بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام جوانترین سڵاوتان لێبێت. خۆم زۆر بە خۆشحاڵ ئەزانم کە لە بەرنامە و پرۆگرامێکی تری ئەندازەدا بە ئێوەی خۆشەویست دەگەمەوە. بەڕێزان، لە بەرنامەی ئەندازەی ئەم جارەماندا باسێک لە بەشی ئەندازیاری کارەبا و ئەو سوودانەی کە لە پاش تەواوبوونی ئەم بەشە لە پرۆژە جیاوازەکان سوودی لێ دەبینرێت. ئێمە هەوڵ دەدەین زۆرترین زانیاری دەربارەی بەشی ئەندازیاری کارەبا و ڕنگدانەوەی لە بواری عەمەلیدا وەی خۆشەویست باس بکەین و ئاڕۆنی بکەینەوە. بینەرمان بن. یەکێک لەو پێویستیانەی کە سەرجەم مرۆڤایەتی لە جیهاندا بەکاری دەهێنن و سوودی لێ دەبینن بریتیا لە وزەی کارەبا. جا بەکارهێنانی ئەم وزەیە لەلایەن مرۆڤەکانەوە جیاوازە. لە ڕوویەکەوە هەمویان بۆ ڕووناکی سوودی لێ دەبینن، بەڵام هەندێک لە مرۆڤەکان جگە لە ڕووناکی بەکاری دەهێنن وەکو پێداویستیەکی خۆگەرمکردنەوە و ئامادەکردنی خۆراک و چەندین ئیشی تر. شێوازەکانی بەرهەمهێنانی کارەباش جیاوازە. لە زۆربەی وڵاتە پێشکەوتوەکاندا سوود لە تیشکی خۆر و هێزی با دەبینرێت بۆ بەرهەمهێنانی کارەبا کە ئەمەیان جگە لەوەی کە کولفەیەکی زۆر دەگەڕێتەوە ژینگەیەکی پاکیش دەدات بەو ناوچەیە. بەڵام لە زۆربەی وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتی لە کوردستانی خۆشمان بۆ بەرهەمهێنانی کارەبا پشت بە گاز تۆڕباین و ستیم تۆڕباین و چەندین وەسائیل و پێداویستی تر دەبەسترێت کە ئەمە جگە لەوەی کە کولفەیەکی زۆری تێدەچێت هەندێک کات زەرەریش لە ژینگەکە دەدات. و بەنداوەکان سەرچاوەیەکی گرنگی تری بەرهەمهێنانی وزەی کارەبان لە کوردستان، بەڵام لەبەر کەمی باران و ڕوودانی بوومەلەرزە ئەمەش کار دەکاتە سەر بەرهەمهێنانی وزەی کارەبا. بەڵام لە کاتی کەمی باران و ڕوودانی بوومەلەرزە ئەمەش کار دەکاتە سەر کەمی بەرهەمهێنانی وزەی کارەبا. بۆیە لەسەر هاوڵاتیان پێویستە کە وزەی کارەبا وەکو سەرچاوەیەکی ڕووناکی بەکار بهێنن بۆ پێداویستیەکانی ڕۆژانیان. بۆیە لە بەرنامەی ئەندازی ئەم جارەماندا بە پێویستمان زانی سەردانی زانکۆی سەلاحەدین کۆلێژی ئەندازیاری بەشی کارەبا بکەین و بەراوردێک بکەین لە نێوان ئەو زانستەی کە لە کۆلێژ دەخوێنرێت و ڕنگدانەوەی هەمان زانست لە پرۆژە جیاوازەکاندا. کۆلێژی ئەندازیاری کۆلێژێکە سەر بە زانکۆی سەلاحەدین وەکو مێژووی دامەزراندنی دەگەڕێتەوە بۆ ساڵەکانی بدایەتی هەفتەیەکان لە سەدەی ڕابردووە. ئەو کاتی زانکۆی سلێمانی بوو سەلاحەتەن و لە شاری سلێمانیش بوو.
دوای لە هشتا و دووە هاتە هەولێرە ناوی زانکۆیەکە گەڕا بوو بە زانکۆی سەلاحەدین و بەشی ئەندازیاری کارەبا یەکێکە لە هەرە بەشە سەرەشیەکانی دامەزراندنی کۆلیژی ئەندازیاری سەر بەو زانکۆیەوە کە ئێمەش وەکو کۆلیژەکانیکەوە قوتابیەکانمان وەردەگرین ئەوانی لە پۆلی دوازەوە کە دەرەچن بەپێی ئەو نمرەیەوە دابەش دەکرێتن بە سیستمی قوبولی مرکزیەوە بەپێی نمرەکانەوە بەپێی ڕێزبەندی زانکۆیەکانەوە وارووا بەپێی ڕێزبەندی کۆلیژەکانەوە ناو زانکۆ وارووا بە ڕێزبەندی بەشەکانیشەوە لە ناو کۆلیژی ئەندازیاری سەبارە بە کۆلیژی ئەندازیاری کە ئێمە لە بەشێکی نەو بەشەوە کە چەند بەشێکی تریشی هەیە ئێمە قوتابیانە بە تایبەتی وەردەگرینکەوە لە بابەتەکانی فیزیک و ماتماتیک باشن وەکو مادەی سەرەکی بۆ ئێمە پەسەندە و گرنگیشە. مامۆستا حلمی من حەزەکەم باسێکمان لەم مختەبە لەم وەرشەی خۆتان بۆ بکەی بزانین ئەم وەرشەیە لە چی پێک دێت ئەو ئامێرانی کە لێرەن فێری قوتابیەکان و ئەو تەجروبانەی کە فێری تەلەبەکان یەکەن چین و حەزەکەم ئەوەشمان بۆ ڕوونکەیتەوە ئایا ئەم تەجروبانە کە لێرە فێری قوتابیەکان نەکەن لە ژیانی عەمەلی کاتێکە بن بە ئەندازیارێکی کارەبا چ ئیسفادەیەکی لێکەن؟ بەڵێ تەبیعەن تاقیگەیە ناوی تاقیگەی مەشی لابرۆتۆری یاخود تاقیگەی ئامێرەکانە ئێمە زیاتر بە تاقیگە ناویە بین نەوەک بە وەرشە چکە جیاوازیەکەی لە مابەنی تاقیگە و وەرشەیە تەبی ئەم تاقیگەی ئامێرەکان یاخود مەشین لاب یەکێکە لەو تاقیگانەی کە قوتابیانی بەشی کارەبا لە مەرحەلە 2 و 3 و 4 بەکاری هێنن و گرنگیەکی زۆریشی هەیە لە ژیانی پراکتیکی یا کاتێک کە ئەو ئەندازیارانە ئەچن لە شوێنەکانی چاچ شوێنی حکومی بێ وەکو وەزارەتی کارەبا یا خصوص شوێنی سنایەکان بێ وەکو مەعامل و مەستانە و ئەوانە لە وەرشاتی کە ئیشەکەن زۆر پێویستێکی هەرە زۆر گرنگیان بەم تاقیگەیەوە هەیە. ئەم تاقیگەی ئامێرەکان یاخود مەشین لاب پێکهاتووە لە مەجموعەیەک لە مەشین یەکێ لەوانە دیسی مەشینە هەندێک لە ئایسی مەشینە و هەروەها ترانسفۆرمەر یعنی ئێمە بۆ نمونە لە ئەلکتریکەل ئینجینەرینگە یاخود لە ئەلکتریکەل لە وزەی کارەبای ئەمانەوێ ئەلکتریکەل یاخود توانای کارەبا بگۆڕین لە فۆرمێکەوە بۆ فۆرمێکی کە لە شێوازێکەوە بۆ شێوازێکی تر لە ئەلکتریکەلەوە بۆ میکانیکەل یان لە میکانیکەلەوە بۆ ئەلکتریکەل یان لە ئەلکتریکەلەوە بۆ ئەلکتریکەل بۆ نمونە وەکو چاڵین دیسی مۆتۆر یاخود ئایسی مۆتۆر ئێمە ئەمانەیە ئەم ئەلکتریکەل ئینێرژی بگۆڕن بۆ میکانیکەل ئینێرژی بەڵام کاتێک کە ئەمانەوێ جەنەرێتەر ئەلکتریکەل ئینێرژی دروستکەین دێن میکانیکەل ئینێرژی ئەگۆڕن بۆ ئەلکتریکەل ئینێرژی هەر لەم لابەیە یان کاتێک کە ئەمانەوێ ئەلکترۆ ئینێرژی لە ئاستێکەوە بۆ ئاستێکی تر ینی ڤۆڵتێ لە ئاستێکی نزم بۆ ڤۆڵتیەکە ئاستێکی بەرزتر یان کرێن لە ئاستێکەوە بۆ ئاستێکەکە بگۆڕی پێویستیمان بە ترانسفۆرمەر هەیە یعنی ئەمە شێوازێکە لە شێوازەکانی ترانسفۆرمەرەکەواتە ئەم هەموو تەجاروبانەی کە لێرە ئاکرێت زیاترش اختصاصی پاور ئینجینە ئەلکتریکەل پاور یان ئەڵێ ئەمە ئەندازیارێکی کارەبایە لەم تاقیگەیە هەموو ئەم تەجروبانە وەرەگرێن نەوەک بەسن ئێمە ناو خۆمان اختصاصی کەشمانەیە و کۆمیونیکیشن ئەوانە کەمتر ئیشان بێرەبێ ئینجا ئەلەمانەیە یعنی زۆر جار کە مهندسێک ئەچێتە شوێنێکی محطاتی تولید بۆ نمونە جەنەرێشن ستیشن ئەوانەی کە لە دۆکان هەیە دەربەندیخان هەیە لە چەمچەماڵ هەیە لە پیرداوت هەیە ئەمان هەمویان
بریتین لە چی لە جنریشن ستیشن هەیە وۆتەر تۆرباینە هایدرۆ تۆرباینە یاخود گاز تۆرباینە ئەمە هەموو پێویستی بە چی هەیە پێویستی بە ئەم تاقیگە هەیە بۆ ئەو تەڵەبێ باگراوندێک ئینفۆرمێشنیە دروستکە کە لەوەیە کە ئەم تاقیگانە ئەبینێ ئەوێتە لەوێ تەنها بیرکەوتنەوەیە کە ئەگەنا پرۆسیجەرەکە لە ینی کارەبایەوە هەمان ئەو ڕێگایە کە وەریەگەی هەروەها بۆ نەتەڵەب مهندسێکمان کاتێک کە تەخەڕوجێکە ئەچێ بۆ مەسنایەکە چێ بۆ معاملێک تەماشاکە ئەبێ مۆتۆرەکە ئەمەلیکتیکەوەی نێژە بگۆڕێ بۆ شێواز لە شێوەکان لە شێوەی تۆڕنەیە یاخودەوەتە لە شێوەی پامپە لە شێوەی هەلێکە لەمانەیە پێویستە پێرفۆرمانس یاخود سیفەتەکانی ئەم مۆتۆرە بزانێ هەروەها هەمان مهندسمان هەیە لە سەبستێشنەکانە دەوامەکەن ئەو شوێنانێک کە کارەبا تەحویلەکەن مەسەن لە چەمچەما چۆن تەحویلە بێ بۆ سلێمانی یاخود لە پیرداوە چۆن تەحویلە ئەمانە پێم لە سەبستێشن ئەم سەبستێشنانە چیان تیا مەجموعەیە سێکردویەکە و ترانسفۆرمەریان تیا ئەو ترانسفۆرمەرانە یانەوە تێڤۆڵتت بۆ بەرز دەکاتەوە یان نزم بکاتەوە کەماتە ئەمانەش هەمویان هەر لەم تاقیگەی ئامێرەکانە ئەتوانین ئێمە زۆر ئیسفادەیان لێ بکەین و ئەتوانین ئەو تەڵەبانەی خۆمان فێری ئەم تێستانە بکەین کە لەسەریا ئەکرێن. ئێمە زانکۆی سەلاحەدین و کۆلێژی ئەندازەر و بەشی کارەبا خوێندنمان ئەکادیمیە واتە ئەمە زیاتر ئەوەی لایمە گرنگە و پەرەپەیدانی پێ دەکەین بە لای تیۆریەوەیە بەڵام ئەوە ناگەینتن کە ئێمە لایەنی پراکتیکیش فەرامۆژ بکەین بەڵکو هەروشیان بە تەوازی پێکەوە لەسەر ئیش دەکەین و ئەو قوتابیانەکەوە دێنێ ئێرە ئەمە وامان کردووە لەگە مامۆستایەکانمان بە تایبەت مامۆستایەکانمان زۆر شارەزانە و لە زۆر ئاسیشان بەرزە کەوا بتوان لە ئاسی زانکۆیەکانی دنیاوە بە هەمان سیستمەوە بە هەمان منهەجەوە بە هەمان بابەتەوە بتوانین پەرەپەیدانی خوێندنەکانەوە بکەین تاکو یەکەم قوتابیەکانمان ڕێکخین لەسەر ئەوەی کەوا لەسەر ئاسی جیهانەوە لەسەر ئاسی نوێترین تەکنۆلۆژیەوە شارەزا بن بە ئەو کتابانەی ئەو پەرتوکانەی یاخود ئەوانێک کەوا نوێترینیانن تازە دەرچوونە قوتابیەکان ئەستا قوتابانە ڕائەهێنین واروەها لەسەر تەکنۆلۆژیای نوێیەکانەوە کەوا هەیە لەگەر ئەو تەکنۆلۆژیا ئەساسانەی کەوا لە بنچینەی زانستی کارەبایە ئەمە ئەوانە قوتابی لە بدایەتەوە بۆ شێوازە ڕائەهێنین هەتاکو بتوانین یەک ومان کەوا شارەزابیتن لەسەر ئەو خوێندنێکەوە ئێستا لە ئاسی جیهانەوە دەکرێت دووش ئەوەیە کەمە ئەوەی کەوا بواری بەرەپێشچوونی دانیشتوانە تەکنۆلۆژیایە بەکارهێنانە تا دوایی ئەوەی لە بواری کارەبایە قوتابیەکە ئەبێ شارەزابێتەیە کەواتی ئێمە تەنها لە بواری تیۆری ئەوەی کەوا هەیە قوتابیەکەمە ڕاناهێنین بەڵکو لای پراتیکەڵەکەەوە باس دەکەین کەوا وای لێ بکەین پار 4 ساڵ لە خوێندن ببێتە ئەندازیارێکی سەرکەوتوو بەتوانە بەهێز و پڕ بە زانستی بواری کارەباوە لە بواری تیۆریەکەوە واروها لە بواری پراتیکەڵەکەوە ئێمە ئەو قوتابی کێلای خۆمان تەخەڕوج دەکاتن زۆر بەسەرکەوتوانە لە شوێنەکانی کارکردنەوە وەکو بەرەبەرایەتەکانی دابشکردنی واروها بەرهەمێنانی کارەباوە واروها لە بوارەکانی گەیاندن واروها لە بوارەکانی تریشەوەکەوە لەوانەیە کەتی تایبەت بێتن زۆر بەسەرکەوتوانە ئیشان کردووە. ئەو سەرچاوانەی کە بنەوەی دروستبوونی کارەبایە وەکو بەرنامەی ئەندازە و ستافی بەرنامەی ئەندازە سەردانی زۆربەی زۆری مانکرۆ بۆ نمونە لەوانەی گاز تۆڕباین ستیم تۆڕباین وە کۆمەڵێک لەو سەرچاوانەی کە ئەبنە هۆی دروستبوونی وزەی کارەبا ئێمە لەو شوێنانە گوێمان لە زاراوەیەکە بوو ئەو زاراوەش سینکڕۆنایز ئەم زاراوەیە لێرە لەم مختبەرەی ئێوەیە
ئایا ئەم زاراوە ئەخوێنرێت و چییە بۆمان ڕوونکەڕ حەزەکەین ئەوە بزانین. بەڵێ ئەم زاراوەی کە زەناوت باسەکە زاراوەی سینکۆنازیشنە ینی بۆ نمونە ئێستا ئەمەگەر بین ئەگەر زۆر کورت بکەینەوە ئێمە شاری هەولێر و دۆک و سلێمانیمان هەیە ئەم وا لە ئەلکتریکەل ئینجینەری گاوان نییە بڵێ وەڵای ئەمە حەتەی چەند شەماڵە ئەمە هی پیرداوتدا ئەمە دۆکان ئەمە دەربەندیخانە ئەمە بۆ ئەم شارە شابە دەکەم ئەبێ ئەمانە هەموو ئەو جەنەرەیتەرانە مەسەن باڵێن ئەگەر سینت لە دۆکانیش بکە دوونت لە دەربەندیخانیش بکە هەشتنت لە چەند شەماڵیش بکە چەندێکی لە دهۆک دروستکە ئەوەی پیرداوت ئیشەکە ئەبێ هەر هەمویان بە پەڕە ڕەز هەمویان ئەبێ ڕەبەت بکرێن بە شێوەیەکی پەڕەڵ یاخود بە کوردی پێوتری هاوڕێک ئەم هاوڕێک بەستنە یانی جەنەرێتەری یەکەم لەگەڵ دووەم لەگەڵ سێم لەگەڵ چوارم هەمویان پێویستیان بە پرۆسیژەرێک هەیە ئەم پرۆسیژەرە علمیان پێوتێ سینکۆنازیشن. سینکۆنازیشن چییە؟ تۆ چۆن جەنەرێتەری یەکەم لەگەڵ دووەم ڕەبت دەکەی دوایە سێم لەگەڵ یەکەم و دووەم ڕەبت دەکەی دوایە چوارم لەگەڵ یەکەم و دووەم و سێم ڕەبت دەکەی ئەمە ئەبێ مەجموعەیەک لە شەرتەیە تێدا تەنفیز بکەی ئەبێ فرکوێنسی جەنەرێتەری یەکەم لەگەڵ دووەما یەکسان بێ ڤۆڵتی جەنەرێتەری یەکەم لەگەڵ ڤۆڵتی جەنەرێتەری دووەما یەکسان بێ فێس سکوێنسیان یەکسان بێت ئەم مەجموعانە ئێمە لەم تاقیگەیە بلعک ئەمە بە یەکێکە لە تێستە هەمە ئاسانەکان کە بۆ قوتابیانی خۆمان ئەنجامی ئەدەین چیەکەین دێین کارەبا لە سەبستێشنەوە وەرەگرین کارەبا و خۆشمان جەنەرێتەرێکمانێ ئەم جەنەرێتەر خۆمان کارەبا دروست دەکەین لە ڕێگای ئەم جەنەرێتەر و ئەیدەین بە سەبستێشن ینی بۆ نمونە ئەگەر خۆمان ئەم تێستە بیکەین لێرانە ئەگەر ئەم مۆتۆرە کە ئێستا بریتە لە ڕێزیستانس بەڵێ ئەمە بریتە لە بەرگریەکی گۆڕاو بە کوردی باریە بڕیاخ ڕێستاتی پێوترێن ئەمە دیسی مۆتۆرە ئەمەشیان جەنەرێتەرێکە وەکو ئەو جەنەرێتانێک کەم حەتەی دۆکانە لە ڕێی کەپڵینەوە لە ڕێی کەپڵینگەوە ئەمە بۆ ئەستۆرنێتەوە ئەمەش ئێلکتریکا ئینەرژیت بۆ دروستەکاو ئیندا ئایدەین بێرانە ئەمەشیان لە ئەسنای ئیشپێکردنەکە ئەتوان بیدەین بە شەبەکە لەم وایرەیە بۆ نمونە ئەگەر بێت و ئێستا ئەگەر ئەم تێستە چییە ئەم مەجموعەیە گڵۆپمانێ ئەم سێ گڵۆپە ئەگەر بێت و ئەم سکوێنسی ئەم جەنەرێتەرێک کە خۆمان کاراباوی بۆ پێی دروست دەکەین لەگەڵ سکوێنسی ئەمەیە یەک نەبێ ئەم گڵۆپانە بە یەک بۆ پێنابن ناخوژێنەوە بەڵاگە هەستێکیان بە یەکەوە داگیرسان و کوژانەوە مانای سکوێنسی ئێرە لەگەڵ سکوێنسی شەبەکە وەکو یەکە ئەزا سەیری قیڕایی بۆت میتەرەکەین سەیری قیڕایی فرکوێنسی میتەرەکەین سەیری هەیە ئەمانەکەین ئەبێ هەمویان وەکو یەک بن ئەنی ئەمە یەکێکە لەو تێستانەی کە ئەتوانن ئەندازیارەکانمان کە تەخەڕوزەکەن لەوێ زۆر بە شێوەیەکی ئاسان تێی بگەن و هەروەها لەوێش ئێستا بەم سیستەمە ناکرێت ئەمە سیستمێکی زۆر ئاسایی و بەردەستە لەوێ زوربەی بە پیڵسیەکە زوربەی بە کۆنتۆڵەکە ئێستا هەمویان ئۆتۆ ئۆفۆرمێشن ئەمە یەکێکە لەو تێستانەی کە زۆر ئەندازیارەکانمان زۆر ئیستفادەی لێکە حتا کاتی ئەگەڕێنەوە پرسیاریان لێ ئەبێ لەسەر ئەم زاراوانەیە کە ئێستا ئێمە باس دەکەین تەبی ئەمە مختبەر مەشینە ینی لە مەجموعە بێنزێکیش پێکاتەوە ئەو بێنزانە هەر یەکە و خەسایسی خۆی هەیە خۆلێکە و مۆتۆرێک و یاخود جەنەرێتەر یاخود ترانسفۆرمەرێکی خاص لەسەر دانراوە تایبەتە بە خصوصیەتێکی خۆی بۆ نمونە ئێستا ئەم بۆردەمان هەیە ئەو بۆردەی کە لەوەیە هەیە ئەم بۆردەی کە لەوەیە هەیە ئێمە ڤۆڵتی ئەیسیمان بۆ دێ خۆمان ئەیکەین بە دیسی لە ڕێگای لە ڕێگا ڕێکتیفایەرەوە و خۆمانێکەینەوە بەئیسی لە ڕێگای ئینڤێرتەرەوە و خۆمانێکەینە دیسی ئەتوان لە ڕێگای جەنەرێتەرەکانەوە بەکاربێنین ڤۆڵتیا گۆڕنی فرکوێنسیە گۆڕنی زۆر لەمانە هەمویان ئەتوانین لە ژێردەستی خۆمان لە مختبەرانە بکرێ هەروەها تێستیکەمان هەیە بێجگە لەم تێستا کە ئەتوانین مەسەن مۆتۆرێک بۆ ئێمە تازیرێک مۆتۆرێک ئەکرێ یان جەنەرێتەرێک ئەکرێ یان ترانسفۆرمەرێک ئەکرێ نازانین لە کواڵەتی نیشتراست ئەمە فێڵی لێکراوە یان فێڵی نەکراوە یان زانین پێرفۆرمانسی ئەم مۆتۆرە یان ئەم جەنەرێتەرە یان ئەم ترانسفۆرمەرە دێتەوە لەگە ئەو داتاشیتە یاخود ئەگەر ئەو کەتەلۆگەی کە لەگەڵا دانرا ئێمە ئەتوانین لە مختبەرەیە ئەم مۆتۆرە سەحس بکەین بالضبط ئایا پێرفۆرمانسی ئایا ئیفێشنسی ئایا کەرێنتەکەی ئایا ڤۆڵتەکەی ئایا ئیفێشنسیەکەی ئەمانە هەمویان دێتەوە لەگەڵ ئەم نێم پێتێ ئایا نووسراوە ئەم مۆتۆرە ئەم ترانسفۆرمەرە دروستکراوە لە کەپەل یان لە ئەلەمینیۆم ڕەنگە نووسرا بە کەپەل لە ناوخۆی ئەلەمینیۆم بێ ئەمە هەموو ئەتوانین بە تێست لە تێستان لەو مختبەرە هەمومان سابکەین یان کێبڵمان بۆ دێ ئەو کێبڵانێک کە دێ مەسەن بۆ من ئایام کێبڵە دایمێشنی تەواو ڤۆڵتج دڕۆپی تەواو یاخود تەواو نییە یان زۆر زاروی هەر ئەلێرەشە ئەو گڵۆپانەی کە دێن ئێستا زوربەی ئەم لالاحی ئیلومینێشن و ئەوانە لێ یاکرێ زۆر زار گڵۆپەکان کە دێ ئەڵێ گڵۆپەکە مانگێک ئیشی کرد دوای سووتە یان ئەوانەی شەوارە
هەمویان لە مختبەرە ئێمە ئەتوانین فەحسیان بکەین زانین ئایا ئەزانین ئەتوانی مدەکەی دیاریکەی بالضبط ئەتوانین چەندی شەکا بزانە پێرفۆمەنسەکان یەکسانە ئاری هەیە ئەکسی هەیە ئافیۆن لێکراوە یعنی بزانین کۆندێسەرەکەی تەواو ئەم وارێکە هەیە يعني امبيوريتيا ياخذتيني امانه همو على رياك حتى اتواني الومنيشتكش درجه زواكي ليله جهاز معنى قياسك بلي عليه اما الومنيشن لو نقطه او ندي لو نقطه او ندي لو نقطه او ندي كما ابي بزرلك بس الباري حكومته ياخذ بس الباري او بس الباري ام تاجره ورنگه تاجره كزرل بك بس مجموعه مكاين دي هنا ياخذ مجموعه دي هنا دواء وزرلك بس اگر بيت فحص كاليرا انا ري مكتب استشاري ياخذ لرجاي او مختبرانه هم اتواني كواليتي كان بالضبط دربكين واشواني بيبلين اي ام جهاز كتو استراده كردو ياخذ او ترانسفورمر كتو استراده كردو اتواني بيبلين باشا ياخذ خلاف يعني مش انا ما كردو عليه استا بس لبلاو قيران استا لبلاو يعني توزك جوران كاري هي لسر هنا جيرو بندرو اما عدانات استا تقريبا او تستانت لكمبوتو مامۆستا حەیدەر ئەمەوێت سەرەتا باسێک لە زانستی کارەبا بکەین ئەگەر پێناسەیەکی زانستی کارەبامان بۆ بکەیت. طبعا زانستی کارەبا ئەگەر بگەڕێنەوە سەر ئەساسی فکرەکەی بخۆی لە یاسای فارادایی کە گوتی چیمان هەبی مەجالێکی مۆغناتیسی واتە بوارێکی مۆغناتیسیمان هەبی گەیەنەرێک لە ناویە بێ ئەزە بە دوو شێوە یاخود مەجالە مۆغناتیسیەکە حرەکەی بکە پاڵێزی کارەبای موگنەکار یاخود خۆی دافع کارەبایی کە عەرەبی پێی دەڵێن و بە ئینگلیزیش پێی دەڵێن ئیندوزد ئێمێف دروست دەبیتن یاخود کۆنداکتەرەکە حرەکەی بکە واتە گەیەنەرەکە لەو حالەتە ئێمە دەتوانین کارەبا بە شێوەیەکی سیمپڵ یاخود بەسیط ئێمە بتوانین بەرهەمی بێنین. کەواتە بۆ دروستبوونی کارەبا پێویستیان بە سێ سەرچاوە بێت. بەخۆی هەر سێ سەرچاوە لە چێ لە ناو یەک بەشە بۆ نمونە مەجالە یان بوارە موگناتیسیەکە بەشە سوڕاوەکە هەمووی چێ هەمووی لە ناو یەک شوێنە ئەویت کە بەشەکەی تریکەوە دەیسوڕێنتەوە حرەکەکە ئەویش دەتوانانی محەتەیەکی بخاری بێ واتە ستیم بێ یاخود محەتەیەکی کەهڕۆمایی بێ یاخود غازی بێکەوە ئێستا لە هەولێر لە سلێمانی لە دۆکەیە یاخود دیزڵ بێ هەر شتێکە بێ پاڵنەرێکەوە لە بیدایەت بیسوڕێنتەوە ئەو کاتە پێی دەڵێن پرایموڤەر ئەوزە پرایموڤەرەکەت هەر جۆرێک بێ لەسەر ئەساسیوی ناوی لێ دەنێن بۆ نمونە محەتەی غازی محەتەی هایدرۆکەوەی لە دوکان دەربەندی خامن هەمانە بە پێی تەسمیەی واتە ناو دەنرێ بە ناونانی چی بە لەسەر ئەساسی ئەوەی کەوات چ دەی سۆر دەی خوڵێنتەوە ئەوە دەبێتەوەی کەوە ناو بندرێ کەواتە ئێمە پێویستمان بە جوڵەیەگە بێت بەڵێ جوڵە بە بوارێکی موگناتیسی بە کۆی لێ بەڵێ بەڵام کە کارەبا دروستەکەین بۆ نمونە ئێمە لە بەنداوێکە کارەبا دروستەکە ئەمانە وزەی کارەبا بەرهەم بێنین لەم سێ سەرچاوە لەو بەنداوە ئەو سەرچاوانە چی کە ئەبنە هۆی دروستبوونی کارەبا گە بە شێوکی ورد ئێمە بۆ نمونە بەنداوێک وەرگرین. بەڵێ طبعاً بەنداو بۆ نمونە فەرقی هەیە لەگەرەوەی لە محەتەیەکی بخاریە بەندا و عیلاقی بەچیەوەیە سێشت کەەوە پاوەڕەکەی کە دروست دەبی یەکەم شت کەمیەتی و ئاوێک کە دێتە خوارێ دومین ئرتیفاع واتە هێدەکەی بەرزیەکەی ئایا چەند بەرزە لەسەر یعنی ئەو هێدە مەقسەدمان چییە مەقسەدمانەوەی لەسەر ڕووی دەریا نێوان تۆرباینەکە و ئاوەکە چەند بەرزی هەیە سێمین و پاشانەکە ئیفیشنسی واتە کیو ئیفیشنسی کەوا چستیەکەیتی و زائیدەن دیسچارج کەمیەتی واتە بڕی ئەو ئاوێکەوە دێتە سەر تۆرباینەکە ئەو بە شێوێکی گشتی لە محەتەی کەهڕۆمایی یاخود محەتاتی بنێن سەرچاوی ئاویەکان. زۆر باشە ئێمە کارەبامان دەستکەوت چۆن کارەبا ئەگوازینەوە بە چەند ڕێگە کارەبا ئەگوازێتەوە بۆ نمونە
لە محەڵەیەکی کارەبا ئێمە کارەبامان بەرهەم هێنا وزەی کارەبا بەدەستێنە چۆن ئەیگوازینەوە بۆ نمونە بۆ ماڵەکان بەچ ڕێگەی یەکەم شت لەم حەڵەی کە بەرهەم دەینین ڤۆڵتێکەکەی کەمە بە حدودی 15 حەسەبی تەسامیمی نوێ کۆن فەرقی هەیە پاشان بەرزی دەکەینەوە لەبەر ئەوەی کەل عادە ئەو شوێنانێکەوە لێی دروست دەکرێت ماعادە هەندێکیان نەبیکەوە محەڵەی غازی لە هەولێرەوە نزیکن بەڵام ئەوەکانی کەگەر بێ و تەماشاکە هەمان دوورە دەستن بۆ ئەوەی لە ونبوونی ڤۆڵتیە یاخود درۆڤۆڵتیژی پێدەن بە ئینگلیزی کەواگەر بێ و خۆمان بە دوور بگرین مەفروزەتی لیڤڵی ڤۆڵتەکەی بەرزکەینەوەتە ڤۆڵتەکەی بەرزکەینەوە بینێرین پاشانەکە لە محەڵاتەکان کەەوە هەمانە لە هەولێر و لە سلێمان لە هەموو شارشارسەکانی کوردستان لەو کاتە دای دەگرین دەینێرین بۆ گەڕەکان دووبارە لە گەڕەکانەوە دای دەگرین کاوەکە بە چەند ستێپ ئێمە بەرزی دەکەینەوە دەینێرین پاشان لە محەڵات دای دەگرین پاش داگرتنەکە دووبارە لە گەڕەکانەوە دووبارە دای دەگرینەوە بۆ ماڵان بە تقریبان چەند مەرحەلە 1 2 3 4 مەرحەلە جاری وال هەیە ستەیجی زیاتریشمان دەوێ کەوا هەتا دەگاتە دەست بەکاربەر. ئێمە لەو ساڵەوە خۆی پێشتیش وا بوو بەڵام لەو ساڵەوە هە لە ڕاگرایەتیەوە دام بەرامێزێکمان داڕێشتووە کەوا نەک لە داهاتوو بەڵکو لە ئێستاوە هەتا پێمان بکرێت قوتابیەکان تێکەڵکەین چۆن بەوەی کەوا لە بەشی کارەباوە چەند هۆڵێکمان ئەگەر هاتوو زیاد بێتن با قوتابیەکانی بەشەکانی ترەوە بینەوە مەسەن بەشەکانی ڕوپێوان ئەمە ئێستا لای خۆمان قوتابیەکانی میکانی دێن دەرسیان لایمە هەیە لایمای خوێنین لەمێژدا ئەوشتەمان هەیە قوتابیانی کارەبامان ئەوانە ئەڕۆن لای میکانیکەوە چکە ئێمە کارەبا و میکانیک زۆر لەگەر یەک نێزیکین بەڵام لە بەشەکانیکەوە لەوانەیە قسەکەی جەنابەت ڕاست بیتن ئەو تێکەڵاویەمان نەبووە بەڵام ئەوەی ئێستا لەو ساڵەکەەوە دەستمان پێ کردووە کەوا یعنی ئەمە کۆمباین دروستکەین تێکەڵاوی دروستکەین لەگەر بەشەکانیکەوە بەشەکانی کە چۆن کۆمباین دروستکەین ئەوە لەوانەیە ئاسان نەبیت قوتابێ بەخۆیەوە ئەوە بکاتن بەڵکو وامان لێکردە بەشەکان مەسەلەوەکو باسم کرد لای خۆمان هۆڵێک لە بۆ ڕۆپێوان بیتن لە ڕۆپێوان هۆڵێکیاندانایە بۆ هەر وەکو سنترالێکەوە بیتن لە بۆ خوێندنی دەرسەکانی کوردۆلۆجیە زمانی ئینگلیزیە واروها مێتۆدۆلۆژیشیان ئەوە بە هەموو پێکەوە ئەو قوتابە لێ کۆبنەوە وارووا لە بەشەکانی تریشەوە بە هەمان شێوازەوە هۆڵێکماندانەوە لە بۆ سیمینارەوە شتێکی دانراوە لە بۆ کۆبوونەوەی کەوە دانراوە وامان لێکرێت لە پۆل یەکەوە هەتا پێمان بکرێتن قوتابیەکانی سەر بەشە جیاوازەکانەوە لێک نزیکەینەوە چکە بەڕاستی ئێمە ئەگەوەکو بەش سەیری بکەین بەشەکان تۆزێک لێک دوورن ئەمە میکانیک و کارەبا زۆر لێک نزیکین سۆفتوێریش ئەوش لای خۆمان نزیکە بەڵام بەڕاستی لەگەر شارستانی و ڕوپێوان و بەنداوەکان ئێمە بواری ئەندازەیی و زانستیمان جیاوازە. حەزەکەم باز لە شتێ بکەین سیستەمی کۆن لەگەڵ سیستەمی تازە شێوازی داواشکردن باسی ئەو جیاوازێمان وکە لە کۆندا چۆن کارەبا گوازراوەوە و داواش کراوە لە سیستەمی مۆدێرن سیستەمی تازەیە چۆن تەمان ئەگەر بگەڕێەوە سەر زۆر زوو کۆن کاتی خۆی کە بەرهەمیان دێران نزیک بوو لە بۆن منە سەدێکی بچووک بوو دیزڵێک بوو یعنی مەچینەیەک بوو کارەبایەکەی تەولید دەکرد بەڵام ئێستا جیاوازیەکەی زۆرە ئەوی شیانسیە گوتمان لە خطوتی نەقل ئەگەر بێ و هەر مثالێکی بچووک لەو نمووێنانە پێ پیشانتان بدەین بۆ نمونە کاتی خۆی زۆر هەتا لە تەل یعنی ئەبسەدشی لە خطوتی نەقلەوەی مەدەست پێ بکەم هەتا لە تۆرباینەکان کاتی خۆی لە تۆرباینەکان ئەگەر بێم و لە حەزە تۆرباینەکانی کۆن ئفیشنسیان ئەوەندە نەبوو لێ هەندێک دراسەش هەبوو لە کوردستان کرابوو کاتی خۆی تەسمیمیان کردو بە لیڤلێک ئاوکەوە
کارەبایەکەت بۆ بەرهەمی بێنی بەڵام ێستاکە وا دەرنەچوو ینی زۆر دەتوانانی زۆر زیاتر دومی لە خطوتی نەقل ئەمە لە زیاتی ئەوەی مجموعەیە تاوەەر ڕیسکەین بە تەنیشیەکەوە دەتوانین زۆری کۆنداکتەرەکە یاخود گەینەرەکە بگۆڕین کاتی خۆی ACSR-یان بەکاردەینا واتە ئەلمنیۆم کۆنداکتەر سیل ڕینفۆرست بوو بەڵام ئێستا زۆرێککەیەکەوە لە شەریکەی 3M بەرهاوهاتیە ئەویشیان چییە؟ ACCR واتە ئەلمنیۆم کۆنداکتەر کۆمپۆزیت ڕینفۆرسە ئەوەیان لەچ بەکاردێ لە ئەلیاف هەم وەزنی سووکترە واتە لە فایبەر بەکارهاتیە هەم وەزنی سووکە هەم دەتوانین سێ بەقەت خۆی تاقی پێ نەقلکەینەوە لە ڕووی نەقلەوە طبعا لە سیستمی نوێ ئەگەر بێ و باز بکەین ئێستا سمارت گریک هاتە گۆڕێ یاخود سکادا کاتی خۆی دەبواە بە تەلەفۆن یاخود ئیتیساڵ بکەی کاکە زەحمە نەبی کارەبای فلانکە شوێنمان بکوژێنەوە یاخود پێی بکەوە فلان گەڕک بیکوژێنەوە ئێستا ئەوە نمایە ئەوە حالیان لە کوردستانیش خۆشببختانە ئێستا حالیان وەکو منی سکادە دەستیان پێکردن ئینشاڵ دەبێتە سکادە واتە هەمووی دەتوانین لە کۆنتترۆل واتە لە سەیتەڕی مرکزی ئێمە دەتوانین هەموو مەحەویلەکان عنی بۆ نمونە لە هەولێر دەتوانین تحکم بکەین وەر لە مەرحەلەیە کەمنا بەس لە دواتر ئینشاڵە بتوانین لە کەلار تحکم بکەین بە مەحەویلێکەوە بیکوژێنینەوە مەقسەدمان هێلە مثلەن هایتێنشنەکانە هێلی پاڵپستۆی بەرزە نەک نزمەکان وەتر ئەوەکان کەش دەتوانین هەم داتا وەرگرین لە سیستمی سکادا یعنی ئەو نمایە وەکو کۆن ئەلو زەحمە نەبێ بۆمان بکوژێنەوە پێکەنەوەی تر هەزاران کێشەمان توش ببی طبعا سیستمی نوێ شتی زۆر چاکەیە خۆشببختانە ئێستا شتێکی تریشکەوە لە تازە هەیە ئەویشیان مەسلەی وزە نوێ بووەکانە کەوا مەسلەی ڕینۆبل ئینێرجی هەرچەند ئەوە چشمان هەیە لەو سەر بێن تاقیگەیەک هەم لە سۆلەرکەوە لە تیشتی خۆر و زایدن هەم ئەوەی کەوە لە با لە وزەی خۆر و زایدن با هەتا لە ئاو لە ئەو شتانێکەوە هەر چاوەیەکەیەکەوە خی گەورە بە مێدایە مە مەفروزە بەکاری بێنی بەڵام لێرکاندا یەک شتمان هەیە کێشە بە سەراحەت ئێستا حالیان لە کوردستانی ژوای لێ هاتیە ئەویشیان مەسەلەی ئەوەیەکەوە کار بە بۆ هەموو شتێک بەکاردەین چەند جۆر ترانسفۆرمەرمانەیەوە ئەو تەجروبانی کێوە لەم تاقیگی خۆتانە ئەیکەن لەسەر ترانسفۆرمەر چییە؟ بڵێ بێن بە شێوەیەکی زانستی بڵێن چەند جۆر ترانسفۆرمان هەیە سێ جۆر ترانسفۆرمەرمان هەیە زانستیە کەرێن ترانسفۆرمەر ڤۆڵتیج ترانسفۆرمەر لەگە پاوەر ترانسفۆرمەر ئەوەی کە لێرە ئێمە لە تاقیگی ئامێرەکان بەکاریان نهێنین بریتین لە تەجروبانەی کە پەیوەندە بەو ترانسفۆرمانەی کە لە سەبستێشنەکانە بەکاردێن بۆ ئەو سەبستێشنانەی کە ئەم هەمانە ناوشارەکانە مجموعە ترانسفۆرمەرێک هەیە بە شێوەی هاوڕێک بەیەکەوە ڕەبتەکەین یاخود بە شێوەی پەرەڵل بەیەکەوە ڕەبتەکەین ئەم بۆ نمونە ئێستا لەسەر ئەم بێنجا دوو ترانسفۆرمەرمانەیە هەردووکیان تری فێزە ئەمە تری فێز ترانسفۆرمەرە ئەمەشیان تری فێز ترانسفۆرمەرن ئەم دوو ترانسفۆرمەرانە لە زۆربەی شوێنەکان سەبستێشنە هەیە مەسەن 63 MVA-مان هەیە مەسەن ترانسفۆرمەری زیاترمان هەیە بە شێوەیەکی هاوڕێک بێکەوە ڕەبتەکەین ئەمانە ینی ئەم ترانسفۆرمانەی کە دێن لە سەبستێشنە ئەگەر لای جەنەرێشن ستیشن بن ڤۆڵتێ بەرزەکەنەوە بەڵام ئەگەر لای لۆد ستیشن بن ڤۆڵتێ نزمەکەنەوە تەزوو بەرزەکاتەوە اینجا ئەمانە دیسانەکە ئەبێ بە شێوەیەکی هاوڕێک ڕەبت بکرێت ئەم ترانسفۆرمەر ئێستا لەگە ئەم ترانسفۆرمەر بە شێوەیەکی هاوڕێک یانی لۆدەکان دابەشەکەن بەسەر خۆیانە یەکە لەم تێستانە بیتیە لە parallel operation of the transformer ئەمانە بە شێوەیەک دیسان هەمان ئەم جیازەت پێویستە کە پێویستان ڤۆڵتیان یەکسان بێ و سیکوێنسەکانیان یەکسان بێت تێرمەڵەکانیان یەکسان بێ ئەتوانێت بێکەوە ڕەبتیان بکەیت بۆ نمونە ئەم تۆ لە شارێکت هەیە ڕەنگە ئەم شارە هەمووسێک ترانسفۆرمەر مەجموعەیە ترانسفۆرمەر هەموو بە هەشێوەیەکی هاوڕێک لەگەڵێکان ڕەبتراون ئەو لۆدەیان لەسەرا دانراوە بەتایبەتی لە محەتە سەبستێشنەکانات چکە دیستریبیوشن ترانسفۆرمەر هەیە نظامی ئێمە لە دیستریبیوشن ترانسفۆرمەر نظامی ڕێدیەڵە ئەوان بە شێوەیەکی هاوڕێک بێکەوە ڕەبت نەکراون بەڵام لە سەبستێشنە لە محەتی مەسەن بۆ نمونە لە هەولێر لە زۆربەی سەبستێشنەکان ترانسفۆرمەرەکان بە شێوەیەکی هاوڕێک بێکەوە ڕەبتکراوە خازانێکی زۆریشی هەیە نەوەک بۆ نمونە ئەگەر ترانسفۆرمەرێک عاتڵ بێ یەکی ئەمێنەی لە کار بەڵام ئەگەر یەکێک بێتتر کە عاتڵ بوویتر ئەوەکانی بە شێوەی هاوڕێکە بەسێ دایمە ترانسفۆرمەر بە شێوەی هاوڕێکە بەسێ بڵێن ئەمان یەکێک لەم تێستانەی ترە بۆ نمونە مۆتۆریشمان هەیە ئەمە مۆتۆرێکە کە لێرەیە بەکارهێن بۆ پێرفۆرمانسی ئەم مۆتۆرە بزانین زای ئەو مۆتۆرە پێرفۆرمانسەکەی چۆنە کەرێنتی چۆنە ڤۆڵتی چۆنە فێشسان پارامترەکانی ناوخۆ هەیە کە مەجموعەی پارامتریان هەیە و پارامترە چۆن دەرەکەین وەکو مهندسێک چۆن کە لە شوێنێکە کە تۆ ئەبی بە مهندس مۆتۆرێکی وادە پێدەن ئەلێ پارامترەکانم بۆ دەرکە ئەو پارامتران خۆتە بێت لە شوێنەکەیان خۆت دەریکە بەهۆی بەکارهێنانی ڤۆڵتمیتەر و ئەمپێرمیتەر بەڵێ ئەمە گوتی بوو لە بەکارهێنانی ترانسفۆرمەر
ئەمە داوا لە قوتابیەکانمان دەکەین کەوا لە بەشەکەمان دێن بەڕاستی ئەو تەکنۆلۆژیای سەردەم زۆر زاوامان لێ دەکاتن قوتابیەکان دوورکەونەوە لە خوێندن هەندێک ئامراز بەکاردێنن وەکو ئاسانکاری لە بۆ خۆیان بەڵام ئەس دەکەن دوای ئەوان لەوانە داهاتوودا پەشیمان بنەوە چونکە نووسینی بەدەست خۆتەوە بنووسی زۆر جیاوازە لەوەی کەەوە تۆ ڕیکۆردی ناو مۆبایلەکەت بکەیت یاخود بە وێنەگرتنەکەەوەی بکەیت بەڕاستی قوتابیەکانمە ئێستا شێواز تەکنۆلۆژیە بەکاردێنی جێگای دڵخۆشکەرە ئەویان باشە بەڵام ئەوەی کە ناخۆشیە ئەوەی تیان فەرامۆش کردیە ئێمە دایمەن ئەڵێن قوتابیەکانمان شتێک بە خۆت بنووسی لە یادی ناکەیت ئەمە زانستێکمان داوە بە قوتابیەکان و قوتابیەکانمان ئەمە وا حەز دەکەین کەوا پەروەردە بکرێن زانستەکەیان لە داهاتوودا پەرە پێ بدەن نەک تەنها بۆ ئەوڕۆ بیتن ئێمە قوتابیەکانمان ڕاهێنا بەوەی لە تاقیکردنەوەکان دەرچن بەڵکو دەمانێت تاقیکردنی دوا ڕۆژەوە دەرچن ببنە ئەندازیاری سەرکەوتوو خزمەت بە وڵاتەکەمان بکەن. زۆر باشە من لێرە پرسیارەکەم مامۆستا حەیدەر ئایا ئەتوانین وزەی کارەبا وەکو سوتەمەنی بەکاری بێنین والله ئێستا لایمە وای لێ هاتیێ بەڵام نەخێر بەداخەوە یعنی بۆ نمونەمە سایکلێک جوایزە لە زیاتیەوە بیکەین بەکارەبە مجموعەیە ستاف ئیش لێ دەکا کۆمپانیە بەرهەمی دێنی دووبارە و کارەبایە دەداتەوەمە ئێستا ئیمە دووبارە دەیستێنین و ئەیکەین لە سەر شێوە بەیلەرەکان بەکاری دێنین یاخود بۆ خۆگەرمکردنەوە بەداخەوە دەیڵێم بەڵام پێویست بوو و زائیدەن برادرانیش بەڕاستی جێی دەستخۆشیە لە وەزارەتی کارەبا ئینسان بە ئینساف نەبی کەەوە هەوڵی زۆر جدیاندا هەتا لە ڕاوێژکارەکان لە برادرانەوانی لەوێ لە گەورە و گچکە کەەوە ئیش لێ دەکەن ئەویشیان پرۆپۆزەلیشیان کەەوە تەقدیم کردیە ئەویشیان مەسەلەتیە کە هەر بینایەک یاخود هەر باڵاخانەیەکی تازەکە گەورە بێ یاخود هەر پرۆژەیەکی نیشتە جێبوون مەفروزەتیە لە زیاتی ئەوەی کەەوە ئینسان بەیلەرەکان بۆ خۆ گەرمکردنەوە یاخ ببورن بۆ گەرمکردنی ئاو لە جیاتی ئەوەی بەکارەبا بێ مەفروزە بەچوی بە تیشتی خۆر بێ چونکە تقریبان هەر ماڵێک لە ساڵێکدا 450 دلار بەس لەسەر حکومت دەکەی کولفەی گەرمکردنەوەی یەک سەخان بەڵام ئەی ئەگەر بەدیلی تریشمان هەیە ئەویشیان ڕاکێشانی غاز بە سەراحەت ینی کەوا بە لە زیاتی هەموو ماڵێک بۆ خەرگرتن باڵێ ئەویش زۆر 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 چاکترە و زۆر اقتصادیش تریشە لە دوای بەو هەموو شوێنە دابڕوا تەلو کارەبا و ئەزیەتدانی مەحەویلەکانمان لێ گەورەترین کێشەکە ئێستا ڕوبەڕوومان دەبتەوە لە کوردستان ئەویش بەڕاستی مەسەلەی تۆڕەکانی کارەبایە جاری وا لە تەولید کێشەمان نییە لە ترانسفۆرمەر خەڵکەکە کە کارەبا هاتەوەی تر هەموو گلۆپەکاندا گیرسێنی یعنی زەلامی وا هەیە دەرێ لە ماڵ نەبووە بۆ منی باس کردیە دەرێ وڵی سپیتەکەم داگیرساندیە هەتا دەگەڕێمەوە باشوورەکەمە فێنک بی دومین ئەو گەرمیە کە لە سپلی دەردێ نازانم ئەم بۆ خۆم نەفسێن مرتاحنیمە پێی هەتا لە ماڵێش بەکاری نایانم بەسەراحەت کارەباکی زۆر زۆرە و ئیتر دووەمینیش وشکە ئیتر سایکل بینی تێدا بەڵام بۆ خۆم مرتاحنیمە بەسەراحەت بەڵام تر بە ڕێگەی ترمان هەیە شۆفاز تر لانی اقتصادیە هەتا ئێستا نەبوو بە کەلتور بەکارهینانی بۆ نمونە غاز وەکو ئەو دۆلە ئەوروپیانە یعنی کە غاز هەر کەسە چەند غاز بەکاردێنی زۆر یعنی ئێستا مکعبی لە عالم بە چەندی تقریبا 2.9 دلارە هەر ماڵێک لە مانگێکدا چەند مکعب دەسووتێنی یعنی هەم ئەو کێشە ناکەوتە سەر یعنی ئەو بارە زۆرە ناکەوتە سەر تۆڕەکانی کارەوە ڕاستی ئەوسە حەیدەر ئەم مختبەرەی ئێوە ئەم تاقیگەی ئێوە لێرە ئێوە چی فێری قوتابەکانتانەکەن طبعا لێرە مجموعەیە تەجروبە لێرە دەکرێت ئەویشان یەک لە تەجروبەکانیان چیە ئێمە خطوتی نەقل
واتە هێلەکانی گواستنەوە کاتێکەوە بۆ نمونە لە دوکانیا دەربەندی خانیان لە مححەتەیەک بۆ شوێنێک لە مححەتێک بۆ مححەتەیەکی دەردەنێری لە ڕێگا هەندێک چی دەبیتن هەندێک ڤۆڵتیەکان ون دەبێ بە فیڕۆچێ زائیدەن پاوەریش یاخود تواناکەش بە فیڕۆچێ ینی بۆ نمونە وەکو نمونەیەکی بەسی ئەگەر 220 ڤۆڵت بنێری 210 ڤۆڵت لەو سەرۆ ئیسلام دەکەین ینی وەری یەکدێن ڕسیوی دەکەین ئەو 10 ڤۆڵتەکەی تر چی لێ هاتیە ون بووە و زائیدەن ئەوەش پاوەریش بە فیڕۆ دەچێ ئەو تەجروبەیە ئێمە وەکو تەجروبەی یەکەم ئەویشان شۆرت ترانسمیشن لاینە لەبەرەوەی ئێمە سێ زۆر تەجروبەکانیمە شۆرت ترانسمیشن لاین چیە واتە ئەو هێلانەیەکەوە کورتن ینی لە 80 کیلومتر کەمترن وزائیدەن لە 80 زیاتردا 250 وزائیدەن لۆنگ ترانسمیشن لاین تقریبا لە کوردستان هەمانە شۆرت هەر زۆر زۆرە طبعا تەسیریش چیە لێرکانە ئایا ئەو هۆکارانە چینکەوە دەبتە هۆکارکەوە ڤۆڵتێمان داببەزێ ئەویشیان بەکارهینانی ڕێژەیەکی زۆر لە ئیندەکتیڤ لۆد ئیندەکتیڤ لۆد چیە لە بیریتە لەو ماتۆڕانەی یاخود لە هەر بارێکەوە چی تێدابی کۆیلی تێدابی ئێستا جواب بزانم هیچ ماڵێک نییە کەوا لە سەلاجەیەک بگرە لە مجەمیدەیەک بگرە یاخود لە سپریتێک بگرە کە هەمی ماتۆڕە دەسۆڕێتەوە بەردەوام بارگرانێکی زۆر بەسەر تۆڕەکانی کارەبا دروست دەکات چۆن ئەو وزە بە فیڕۆ چوە چارەسەرکەین و نێڵین بە فیڕۆ بچێت طبعا ڕێگەمان هەیە ئەویشیان بە چاکردنی پاوەر فاکتەر چییە گۆشەی نێوان ئەمپێریە و ڤۆڵتیە ئەویشیان چۆن چان دەکرێت بەدانانی کەپەسیتەرات واتە بارگەگر یعنی بۆ نمونە کاتی خۆی لە کۆن لە ساڵی 1976 بە دواوە تقریبا لە عێراق یاسایەکیان دەرهینە ئەگەر هاتوو ئەو لە پوین 95 کەمتر وایە حکوومەتی عێراقی مەسئول نەبوو لەوەی کەەوە بۆی چابکاتەوە مەفروض دەکابرا بۆ خۆی چابکە خۆشببختان ئێستا لە زۆر شوێنان دەبینین بە سەراحەت دایدەنێن دەبێتە هۆیەکەوە ڤۆڵتیەمان بەرز بێتەوە کان کە ئەو ڤۆڵتی بۆمان دێتن بەرز بکەینەوە ناتوانین بە بەردەوام لە محەتاتەکان ئێمە ڤۆڵتیەکان بەرزکەینەوە چنجۆڤەرەکان ببوورە تا چنجەرەکانمان ئیش بکاتن لۆ مەفروزە کابرا کە ساحبی مەشروعەکەیە واتە خاوەنی پرۆژەکەی ئەو بۆ خۆی مەفروزە ڤۆڵتەکەی بەرزکاتەوە یەک لەو ڕێگانێکەوە زۆر سەرکەوتووە ئەویشیان چیە بەدانانی کەپەسیتەرات کە برێن بارگەگیری پێدەین بە کوردی زۆر باشە من ئەمە لێرە پرسیارە بکەم ئێستا ئەمە تەجروبەیەکە بە ثیۆریتیکاڵ عنی بە نەزەری ئەمە ئایەوە هەوڵتان داوە کە ئەو قوتابیانی کە لێرە لەم تەجروبەیە لەم تاقیگای خوێنن بە عملیەکەی بچنە ناو بۆن منە محەڵەیەکی کارەبا و بە عملیەوە ئەو شتا طبعا کاک لوقمان ئەوانەی لێرە دەخوێندرێ یعنی نارێ کاتی خۆی کە دانرایە قەت بە هەوەن دانرایە ینی بۆ نمونە هەموو جارێ بۆ خۆشی بە تەلەبەکانمان دەگوت سڤن نۆرتن ئیسیفادەی چییە برادێکمان هەیە کا خالی لە نەقابەی یانیەچێتیان دەزانین کوردستان لە هەولێر ئەو باسیەوەی دەکرێت سڤن نۆرتن ئیسیفادەی چیار بۆ خۆشی کاتێ تەلەبە بووی هیچ تەسمیمی سەرکرد برێکەر و شتێ هەموو نۆرتن دەیکاوانە تەسڤنن بە هەماشەوە تەطبیقاتی خۆی ئەو تەجروبانەی کەوا لێرە دانرایە هەر هەمووی لە دەرەوە بەکاردێ بۆ نمونە کابراایەک دەڕوا بۆ لە داری کارەبایی لە بەشی هێلەکانیش دەکا ئیشی بەوەیەکەوە ئابزانی درۆڤۆڵتر چەندە وانە چۆن کەمی دەکاتەوە ڕێگەکان کابراایچکە لە بەشی مەحەویلاتە لێرە تەجروبەمان هەیە کەەوە ئایا چۆن تێستی ڕۆنەکەی مەحەویلەی دەکات هەر یەک لەو تەجروبانە کابرا هەمووی وەردەگری پاشان کە دەڕواتە دەرێ خۆشببختان ئێستا دەرسی نوێشمان تازەکرا ئێستا لە کۆنتترۆلیان مختبەرەکانی سەرەوە بە زۆر دەرنەچین لێوێ بەڵام ئەوانیش بە هەماشەوە کە تەجروبەی تازە هاتە گۆڕێ هەر هەمووی عیلاقی بەچیەوە هەیە ئەویشیان لە دەرەوە بازاری کار پێویست چی پێویست بێ ئەمە تاقیگە ناوی تاقیگەی با بڵێن ئەساسیاتی کارەبایە واتە ئەساسیاتی کارەبا دەوایری کارەبا لەو تاقیگەیە دەخوێندێت پێشدا تەڵەبەکان ئاشنا دەکەین بە ئەلیمنتەکانی کارەبا بۆ نمونە لە مقاومە متەسعە کەپەسیتەنسیەوە یاخود ئیندەکتەنس چۆنیەتی خوێندنەوەی مقاومە یاخود بڵێن قیمەتی مقاومەکان چۆن دەخوێندێتەوە بە مەڵتیمیتەرەکان ئەوانەی مێژەرمنت چۆن بتوانین قیاسی مقاومە بکەین هەر لە دوایەوە
باسی یاخود بڵێن تەڵەبەکان پێشەوەی دەست بە تەجروبەکان بکەن ئاشنایان دەکەین بە سەرچاوەی ڤۆڵتیە ڤۆڵتی دیسیمان هەیە ئەیسیمان هەیە کە فێر بوون بە ئەلیمنتەکان و سەرچاوەکانی کارەبا لە دیسی و ئەیسی دیسی مەبەستمان پاتریە ئەیسی واتە ئەڵتەرنێتی کەرێن ئەو کارەبای ماڵان هەر ئەیسیە دوایەوە دێنە سەر تەجروبەکان ویدایەتەکەی ئاشنایان دەکەین لەگەڵ ئەلیمنتەکان و سەرچاوەکان لەگەڵ مێژەرینگ ئیکویپمنتەکان یاخود قیاسات ئەوانە کە قیاسی ئەو چۆن قیاسی تەزوو و ڤۆڵتیە دەکرێتن. طبعا گرنگی مختبر ئەو مختبەرە یاخود ئەم تاقیگە لە چدایە ئەوی شەوەیە کەوامە دراسە بکەین کەوامە چەند وزەی خۆرمان دەتوانین بەرهەم بێنین هەم وزەی خۆر هەم بە وزەی با. طبعا بە شێوەیەکی گشتی کوردستان هەم مەڕاتی هەوایی یاخود ڕێڕەوی بای لێیە و هەم بەنسبەت خۆریش وەکو خۆر تقریبان کێشەمان نییە بەڵام دەمینێتەوە بایەکە لە هەموو شوێنەک نییە هەرچەند وەزارەتی کارەبا لەگەر مجموعەیە کۆمپانیای تر کەوا دیڕاسەیان کردیە لە بۆ ئەو شوێنانەی کەوا مەمەڕاتی هەوایی تێدایە لە کوردستان و زائیدەن ڕۆژیش تەمان زۆریش گرنگە گرنجەکەی لێرکانەدا چییە پارە نادەی بەڵام بەس بیدایەت کولفەکەی ئەوەیەکەوە ئێمە دانین لە دانان کولفەیەکی زۆری تێدەچی بەڵام لە دوایدا ئیسراحەت دەکەین. تەمان هیچ شتێک نییە برین تێکچی بەڵام ئەوەتانێ دەمینێتەوە بینابین دەبێت سیانەی بکەیت یەک لەو کێشانەوەیە دەبی بینابین ئێرە بشوورێ زۆر شوێن هەیە بە ڕۆبۆت بەڵام ئەگەر لە ماڵبی دەتوانی بۆ خۆت بیشۆی کەوا کێشەیەکت نییە چونکە چەند ئێرە پیس بێ دەبێتە سەبەبی ئەوەی کەوا کەفائی واتە تووشتەکەی کەم بیتەوە ئیفیشنسیەکەی دابەزی. ئەو تابیانەیە کە ئێمە لاانە ئەمووی ڕێکوپێکن زیرەکن باشن تەنها دانەوێت زیاتر ورتر بین بن لە داهاتووکەی خۆیان نەکتەنها لەو ئەو ئامێرە تەکنۆلۆژیای سەردەمەوە کەوا هەز دەکەین کاتی زۆر لێ بردوونە بەڵام لەگەر ئەوەش قوتابیەکانمان دووبارە سەرکەوتوونە خۆیان ماندوو دەکەن ئاسی ڕۆشنبیریشان بەرزە ئێمە هیوادارین ئەوەی تریش لایەنەکانی تر فرامۆش نەکەن بتوانن زۆرترین زانست لای ئێمە وەگرن تاکو بە ئەندازیاری سەرکەوتووە دەرچن و ئەمە پێخۆشحاڵیشن و زۆربەت زارێک زۆر دڵخۆش دەبین کەوا قوتابیەکانمان ئەگەر بیرۆکەیش تازان هەبیتن لە بواری زانستەکەی خۆیانەوە مامۆستایەکە بە هەمداتن ئەمە پێمان خۆشە قوتابی هاانی مامۆستا بدەن مامۆستایەکە هاانی قوتابی بداتن لەو بوارانەی تەکنۆلۆژیت مەسەلەن بۆ نمونە شتێک تازە هاتێتەوە کایەوە کە پێشتر نەبووە با ئەو بیوژێنیتن با مامۆستایەکانی خۆشمان وەکو یارمەتی دەرێک بە قوتابیە بیتن وەکو ڕێنیشان دەرێک بێتن کەواتی ئێمە چاومان لە قوتابیەکانی خۆشمانە بیر و ڕای سەردەمیانە هەبێتن تاکو بتوانین پێکەوە هەمومان داهاتوویەکی سەرکەوت و ڕێک باش بەرەو پێچوونێکی باشتر لە هەم بوارەکانەوە بەتایبەت لە بواری کارەباوە بڕەخسێنین لە وڵاتەکە.